عاقل جان چۆنی؟ باش پرسیارێک نازانی بۆ ماڵە دەرگا ناکەنەوە؟ ئەو ماوەیەکە لێرە باڵیان کردووە نەماوە لێرە. باشە دەست خۆش بێ. باریان کردووە یعنی چی؟ جوابی تەلەفۆنەکانیشم نایتەوە هۆشنگ. باوەڕ ناکەم چۆن شتی وا لەگەڵ منەکەی. سەکەم خێرە وازوو گەڕایەوە؟ هیچ نەبوو باوکە گیان، بەس ویستم بزانیت کە هاتوومەتەوە ماڵەوە تاو ئێستاش ئەچم بۆ ژوورەکەی خۆم ئیستراحەت دەکەم. بڕۆ کچە بڕۆ. لا حول ولا قوة إلا بالله. أنا خان فەرموو ڕاستی شتێکێ دەبێت پێ بڵێ هەر ئەو دوسێ ڕۆژەیە دێ بۆ کۆمپانیا. ئێ بۆ تۆ لە ئیش نەدەگەڕای؟ با ئەی چە؟ بەڵام تۆ جادوت لە من کردیە. من هەزار جار داوای لێبوردنم لە تۆ کرد. یعنی ئەتۆ ئەوەندە دڵڕەقی؟ ئەمن دڵڕەق نیم، بەڵام هەر جارێک بۆچی بەبیرم دێتەوە هەموو شتێک لە پێش چاوم ڕەش دەبێت. سیر کە کاک سەفین باوکم ئێستا پێویستی بە ژمێریارە تێدەگەی؟ ئێمە پێویستمان بە کەسێکە کە جێی سیقەی بێ بۆی کە کۆمپانیاکەمان خەریکە دەشێوێ. لێم تێدەگەی دەڵم چ؟ بەڵێ بەڵێ لێک تێدەگەم، باشە پێم بڵێ کۆمپانیایەکەین گۆ دە بە گارە نازانم ئەو کوڕا سەرباز چێ سەرباز؟ خۆشەویستم بوو، بەس دەڵێم خۆشەویستم بوو. دواتر ئەوەی کە زانیم داوێن پیسە و ئەو شتانە وازم لە هینە. ئێستاش خۆشت دەوێ؟ نا هێم خۆشە چۆر بمو نەیبینم. ئەو جا پێم بڵە دێیان نا نازانم. بەزە من یەک شتی بە تۆ دەڵم، باوکم زۆر یارمەتیت دەدا. باوکم کەسێکی زۆر بەڕێز و باشە، یارمەتیت دەدا زیاتر سەرکەوی. ئێستا پێم بڵە دێیان نا. باشە مادەم وایە لە بەیانیەوە دەست بەکار دەبڕ. سپاس چاوەڕێت. خوایە گیان ئەو تەلەفۆنە ناکەیەوە؟ ئای خوددا من کچێکم لە ژیانمدا خۆشەویستیم نەکردبوو. ئەگەر بمزانی بایە خۆشەویستی وا بە ئازارە قەت نەمدەکرد. خوایە گیان فریام بکەوە. ئاخر کەسێکی پاچی وەکو من کە تا ئێستا هیچ هەڵەیەکم نەکردبوو بۆ دەبێ بەم شێوەیە غەدرم لێ بکرێت، خیانەتم لێ بکرێت، دەستم ببڕدرێت. خوددایە لێت دەپاڕێمەوە لەنا ئەو جێژاوە دەرم بێنە. لەیلا سەکەم فەرموو باوکە گیان. وسەتەیە بێ بەژوورێ؟ فەرموو. کچەکەم خێرەوە هەمشەوەشی چ هەیە لە گۆڕێ؟ نا باوکە گیان هیچ نییە. شتێک هەیە لە گۆڕێ لۆمی باسکەم بابتم دەی. باوکە ئەمڕۆ دیسان درۆم لەگەڵ کردی. من نەڕۆشتم بۆ لای هاوڕەکەم بەڵکو چوون بۆ ماڵی. چووی بۆ ماڵی چییە؟ لە لۆمی باسکە. چوون بۆ ماڵی هۆشنگ هاوی قرار ببێتە داوام. ئێ باشە لەبەر چ چوویە ماڵی وان؟ باوکە گیان چوون پێی بڵم کە باوکم ڕازیە بێتە داوام، بەڵام کە چوون چیم بینی ماڵیان باری کردبوو. خۆش دەزانیت لە بەیانیەوە جوابی تەلەفۆنەکانیشم نەهاتەوە. باشە مەگیری چکە مەگیری لەسە خۆ بە. باشە لە کولیە برادەرێک دۆستە کەسێک نییە بیناسی ئاگاداری بی لە چێیە؟ باوکە گیان خۆ دەزانیت داوامی کۆلێژمان تەواو بووە. لە هەر چێش پرسیارم کە دەڵێ هەواڵی نازانم. باشە دەی لەوە زیاتر ئازاری خۆت مەدا. وەرە کچێ وەرە دانیشە.